پێش هەموو شتێک دەبێت لێکۆڵینەوەیەک لە خۆمان بکەین کە ئایا هۆکاری چییە کە سەرۆکایەتی هەڵناژێترێ، ئایا وڵات بۆچی پڕ بۆ لە خراپە و لە ستەم و لە تاوان و کە بڵێ دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام خەڵک دەچەوسێننەوە ئایا هۆکارەکەی چیە. پێش هەموو شتێک ئەمە دەبێت بزانین کە خراپی دەسەڵاتدار و سیستەمی دەسەڵاتدار و وێرانی وڵات بەرهەمەکەی خۆمانە. واتە ئێستا دیقەت دێ ئێستا بۆ خۆمان خراپین وڵاتمان بۆیە وێرانە، چونکە عادەتەن دەسەڵات پابەندە بە خەڵکەوە، خەڵک چۆن بێ دەسەڵاتیش ئاوایە. ئایا هۆکارچێک کە دەسەڵات هەڵناژێتێ هۆکارەکەی چێت. جاری پێش ئەم شتێک میلەت بۆ خۆی بۆ دەسەڵاتە ڕازیە، واتە میلەت بۆ خۆی دەیهەوێت دەسەڵاتێکی سیستەمکار و خراپەکار و ناداتپەروەر بێتە سەر حکمی بکە. بۆچی؟ چکە دیقەت دەیە ئاینی ئیسلام ئێمە کە خاوەنی دینێکی گەورەین کە وەکو ئیسلامە، خی گەورە دینی بۆ نردوین کە بۆی کە شوێنی بکەوین، فەرمانەکانی جێبەجێ بکەین. بەڵام میلەتەکە خۆی ئەو شایستەی ئەو دەسەڵاتەیە، خۆی ئەو دەسەڵاتی هەڵژاردووە، خۆی دەوێت ئەو دەسەڵاتە حکمی بکە. واتە دیقەت دێ بە هیچ شتێک ڕازی نییە. واتە سەر دیقەت دێ سەر لە وڵاتان دەسەڵات 4 ساڵ جاری هەڵدەفشێردێ. بەڵام باشە بۆچی لە وڵاتی خۆماندا دەسەڵات ئێشتا هەڵنەفژێردراوە. ئەساوە فەرموو 7 ساڵ تێدەپەڕێ هەر یەک دەسەڵاتی هەیە، یەک سەرۆکی هەیە، یەک حکمڕانی هەیە. بۆچی؟ چکە لە بڕی کە شایستەی میلەتەکەیە، میلەتەکە بە خۆی پێی ڕازیە، بە خۆی هەڵیفژاردووە. میلەتی مە بەڕازینە بۆی دەسەڵاتێکی حاکم و دادپەروەری موسڵمان و لە خواتر بێتە سەر دەسەڵات، بەڵکو دەسەڵاتێکی ستەمکارانەی دەوێت. ئایا هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی کە ناوخۆیدا خراپە، هۆکارەکەی ناوخۆیدا تەبان نییە، یەکگرتو نییە، یەک ناگرێت، بە هیچ ڕازی نییە. واتە ئێستا بۆ دیقەت دەیە حکمی ئیسلام ئەگەر وڵاتێک حاکمەکە ئیسلام بێ حتممە وڵاتەکە دەبوژێتەوە، بەڵام دەبەری کە خراپەی خەڵک، تاوانی خەڵک، تەفرەقەی و دووبەرێکی خەڵک خۆی گەورە دەسەڵاتی هێشتۆتەوە. واتە ئێستا بوونە سەرۆکی حکومەتی هەرێم ماوەی 6 ساڵ و 7 ساڵە سەرۆکی ئەو وڵاتەیە، سەرۆکی ئەو هەرێمەیە. ئایا هۆکارەکەی چییە؟ بۆچی هەڵناژێردێ دەسەڵاتێکی هەڵناژێردێ؟ شایستەکە شایستەی میلەتە. هەڵبژاردن و کۆبوونەوەی پەرلەمان و هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی لە دەسەڵاتیدا ئەو کارە بکە یەکێتی و پارتینە. یەکێتی و پارتیش ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوش بە درێژایی مێژوو ئەوان تەنها بە سیناریۆ توانیویانە حکمڕانی بکەن و حکمی ئەو وڵاتە بەڕێوە بەرن. دیارە لە ڕابردوودا کۆمەڵێک سیناریۆی کوردایەتی و نەتەوایەتی و ئەوانەیان خەڵکیان پێدەخەڵەتان، بەڵام ئێستا خەڵک وشیار بۆتەوە لەو سیناریۆیانە تێگەیشتووە. ئێستا سیناریۆکان بە ململانەی نێوان ئەو دووهێزە بەرامبەر بە خەڵکی بەکاری دێنن، لە بەرامبەر ئەوەی کە دەنگی خەڵکی پێکۆکەنەوە، خەڵک بە خەڵک بڵێن ئێمە دژی یەکترین، ئێمە لەسەر ئیش بۆ بەرژەوەندی میلەتا دەکەین، تاکو هەڵبژارنەکان دەکەن. لەبەر هیچی بەدەستخۆی نییە، لەبەر ئەوەی هیچی بەدەستخۆی نییە، خۆی بڕیاردەر نییە، خۆی جێمتمانە نییە، خۆی جێگەی ئەو دەنگانە نییە کە خەڵک پێیداون. نەک هەر پەرلەمانەکە من متمانم بە دەنگەکانیش نەبووە و ناشتوانێ بڕیار بدات لەبەرەوەی بڕیارەکە لای خۆی نییە، لای خۆی نییە. چۆن من کەسێکی کە گەورەیەکی خۆم هەیە، چۆن من سەرۆک عەشیرەتێکم هەیە، چۆن من ڕیسپیەکم هەیە، چۆن من کەسێکم هەیە لە ئیشکارەکانمدا پرس و ڕای پێ بکەم، حکومەتەکەشم ئاوە دەبێت پرس و ڕای پێ بکە بە کەسێکی بکە. و کۆبوونەوەکانیش بێگومان بەلەوەی هەر دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەستەی سەرۆکایەتی هەڵنابژێتەوە، تاکو پەرلەمانی حەراق هەڵبژارنەی پەرلەمانی حەراق ئەنجام دەدرێت کە هەڵبژارن ئەنجامدرا ئیدی پێویستیان بە دەنگی خەڵک نامێنی بێمنە دەبن. دڵنیا بە دوای هەڵبژارنی حەراق دەستەی سەرۆکایەتیش تەشکیل دەبێ و حکومەتی هەرێمیش تەشکیل دەبێ، هیچ کێشەی نامێنی. ئەوەی لەو نێوەی زەرە دەکا خەڵکە کە دەخەڵەتێنرێ و دووبارە ئەو دەسەڵاتە دووبارە و 100 بارە دێتەوە سەر دەسەڵات و هەمان تەس و بابەتی جاران لێ دەخوڕن و خەڵکی شات و هاوارێ دەکا و هیچیش لە وەزعەکەی ناگۆڕێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.